هەڵتە لاوازی بەدیلێک جااو بەدیلە ئێمە بین جهتی کەوێ لەوەی کە نوێنەرایەتی ئاسۆکانی خەڵک دەوری خەڵک دەخالەتی خەڵکە ئەوە واقع لاوازە بەڵام لە هەمان کاتە ئەشبینین موقعێتی واقعێتێک کەکتێکار و زەحمەکێش یا کارمەندان یا مامۆسایان یا خەڵکی ناڕازی لە کوردستانە ڕێکخراو نییە ڕەهبەری نییە جۆری ناڕزایەتەکان لاوازن مەختەعین ئەنی هاتنە مەیدانی خەڵک هەوڵی ئەنجاکن بەمانایەک بڵێم تعبیر دەکەم خەڵک بێ ئیرادەکراوە خەڵک بێ ئیرادەکراولەوەی کە بتوانێت دەور بینە لە دەسەڵاتی سیاسیات دەخالەتی بێ لە ئایندەی خۆیان ئەم 30 ساڵە ئەم دوو هێزە ئەم دوو دەسەڵاتە حتا بە حکومەتی فیدرالی عێراقیش هەر هەمویان پێکهاتەیەکن هەتا لە زمانی سەدامیشا دەوری ئەساسیان گۆشەگیرکردنی خەڵک بۆ بێئیرادەکردنی خەڵک بۆ شکاندنی شکۆی خەڵک بووە کارێک لە ناو جەماوەرێکا کە بەم شێوەیە بێئومێد بێ و بێئومێد بێ بتوانێت بێتە مەیدان هەڵبەتەوە ئەوە زعفی گەورەیە بۆ ئەوەی کە کۆمۆنیستەکان هەر لایەنێک هەر لایەنە لە کۆمۆنیستەکان ئێمە بین لایەنێکی کە بێ هەر کەسێ ئیدعای کۆمۆنیستەکە ئەبێ بڕۆ ئەم ئاسۆیە بەرزکاتەوە و ئەم دەورە بینێ کەزام کارێکی قورسە کارێکی ئاسان نییە بەڵام تەواجودمان بوونمان بۆیە کە هەمیشە دیفاع لە دەور و ئیرادە و هاتنە مەیدانی خەڵکین هاتنە مەیدانی خەڵک ئێمە بەخۆ دەکا کۆمۆنیستەکان بەخۆ دەکا و لەما کاتە کۆمۆنیستەکان ئەبێت لەو لەحزەیە کە ئەو خەڵکە دێتە مەیدان بەسەر بەخۆی بتوانێت دەوری ڕابەری بینێ ئەوەی کە واقعەکە خۆر کوردستان دیکتاتۆری دیانێ لە زۆر شوێنی جیانم دیکتاتۆرە هەیە لەی شوێنی کەشە ئەحزابی چەپ یەکگرتوو بن یەکگرتوو نەبن نەبووتە واقعەتێک کە بتوانێت بێتە مەیدان ئاسۆیەکی هەبێ ئومیدێکی هەبێ مەسەڵەن بۆ نمونە تا لە شوێنی جۆک و نیپاڵە لە دوێنێەوە ئەو ڕاپەڕینە گەورەیە بۆ حکوومەتەکان ڕوخان بەڵام معلوم نییە ئایندەکەی بەرەوچووە ڕاچی دامەزێ چۆن دامەزێ خەڵک بۆیە نایەت ئاسوێنیە حتا گەرم دەسەڵاتە بڕوخێنم تەجروبەی هەیە دەستی دیوە لەوەی کە دەسەڵات دەگرخێنێ دەسەڵاتی داهاتوو چییە و ئەوە ئێمن کەوێ پیشانی بین کۆمۆنیستەکانن خەڵکی ئازادی خوازە کە بتوانێت بێتە هێزێک هەوڵ با بێتە هێزێک یەکگرتن ئەوەی کە قسە لەسەر یەکگرتنی کۆمۆنیستەکان ناتوانێت هێز پێک بێنێ هێزێک کە جێگەی ئومیدی خەڵک بێ ئەتوانێت هێز پێک بێنێ هێزێک کە ئاسوویەک ئایا بۆ خەڵکە لایەنێک کە ئاسوویەکە بۆ خەڵکە ئەتوانێت ئاڵگۆڕی ئەم دەسەڵاتە دەور و دەخالەتی خەڵک بێنە مەیدان ئەمە بێتە هێز بەڵام وی کە من اختلافم هەیە کەسێککە لایەنیش کە چۆن بیرەکاتەوە ئەمە ناگا بۆی کە ئەمە جوابگۆی دۆخەکە نییە ممکنە لە شوێنەکە ئیسفادەیەکی من نازانم بەڵام ئەمە ناتوانێت مثلا بەرشەفی مەرشەفی یەک نەبوون بەڵام بەرشەفەکان توانیان کۆتایی بە دەسەڵاتی قەیسەری دەسەڵاتی بورژوازی لە رووسیا بێنن و دەوری ئەساسی بەرشەفەکان دیان لینین و بەرشەفەکان دیان بەرحاڵ مەسمونێککە هەمان نمونە دووبارە بێتەوە بەڵام هەر لایەنێکی کۆمۆنیستی هەر لایەنێکی ئازادی خوا توانی نوێنەرایەتی ئەو خەڵکە بکە کە ئاسۆی پێ ئەبەخشێ و ئومێد دێگەیا بۆ خەڵکە کە ئەتوانێت ئیدارەی کۆمەڵگا بەخواست و ویست و خۆشگوزەرانی خەڵک و یەکسانی خەڵک بێ هەڵبەتە سەرکەوت بەدەزێنێ و ئێسەوەی کە هەیە ئەوکە شکۆشکانی ئەم خەڵکەیە لەلایەن ئەم دەسەڵاتانی کە لە حکومەتی فدرالی و حکومەتی هەرێمایە و لە ئێران و سووریا و تورکیا و هەموو ناوچەکە هەیە